پێویستی تونتربوونەوەی نەبەردی کرێکاران دژبە دەوڵەتی سەرمایەداران. وەزیری کار بەیانی ڕۆژی دووشەممە 29 مانگی ڕەشەمە ڕێژەی زیادبوونی لانیکەمی حەقدەستی مەشمولانی یاسای کاری 27% ڕاگەیاند. لانیکەمی دەریافتی ئەم کرێکارانە بە زیادبوونی باقی دەرماڵەکانەوە دەگاتە کەمتر لە 6 ملیۆن تمەن لە مانگدا. ئەوە لە حاڵێکدایە کە بانکی ناوەندی و ئیدارەی ئاماری خودی ڕەژیم مام ناوەندی لانیکەمی پێویستی بۆ بەڕێوەچوونی بنەماڵەیەک 28 ملیۆن تمەن و چالاکانی شارەزای کرێکاری ئەم ڕێژەیان بە لەبەرچاوگرتنی ڕاستەقینەی تەوەڕوومی کالاپێویستیەکانی ژیانی کرێکاران و زەحمەتکێشان لە نێوان 25 بۆ 30 ملیۆن تمەن لە مانگدا ڕاگەیاندووە. وەزیری کار کاتێک ڕقەمی شەرماوەری زیادبوونی 27% بۆ ڕاگەیەنەرەکان ئاشکرا کرد کە کرێکاران و ڕێکخراوە کرێکاریەکان دەرفەت و ئیمکانی کاردانەوە و دەربڕینی ناڕەزایەتیان نەبێت. بەڵام هێندێک لە ڕێکخراوە کرێکاریەکان بە خێرایی کاردانەوەیان بەرامبەر بەم بڕیارەی جێگای قبوڵی سەرمایەداران و دەوڵەت نیشاندا. سەندیکای کرێکارانی شەرکەتی نەیشەکەری حەوتەپە لە یەکەم ڕۆژی مانگی خاکەلێوە لە ڕاگەیاندنێکدا لەژێر ناوی ساڵی 1402 ساڵی چەوسانەوەی زیاتر نووسی دیاریکرانی حەقدەستی ساڵی 1402 چەندین بەرابەر لەژێر هێڵی هەژاریدا بەڕەسمی لەلایەن ناوەندی حکوومەتەوە بە واتای داسەپاندنی هەژاری و نەداری زیاترە. یەکێتی ئازادی کرێکارانی ئێران سەبارەت بە دیاریکرانی لانیکەمی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی 1402 لە بەشێک لە ڕاگەیاندنەکەیدا نووسیوێتی بەبێت تەنانەت ساتێک بیرکردنەوەش دەکرێت بزانی ئەم ڕێژەیە لە حەقدەست بۆ کرێکاران لە بەرامبەر ڕقەمی ڕاستەقینەی هەزینەی بەڕێوەچوونی بنەماڵەیەکدا کە گەیشتۆتە زیاتر لە 30 ملیۆن تمەن لە مانگدا نەک حکمی درێژەدان بە ژیان بەڵکو حکمی زیاترکردنی هەژاری و فەلاکەت و مەرگە. کومیتەی هاوئاهەنگی بۆ دروستکردنی ڕێکخراوە کرێکاریەکان سەبارەت بە زیادبوونی 27% لانیکەمی حەقدەستی ساڵی 1402 ڕاگەیاندنی بڵاو کردەوە. لە بەشێک لەو بەیانیەدا کە ڕۆژی 29 مانگی ڕەشەمە نووسراوە هاتووە، شۆڕای باڵای کار وەک ئامرازی دەستی خاوەنانی سەرمایە و دەوڵەت بڕیارێکی داوە کە هیچ ئاکامێکی بێجگە لە درێژەدان بە هەژاری و ماڵوێرانی زیاتر بۆ کرێکاران و باقی مزدبگیران بە شوێنەوە نابێت. لە بەشی کۆتایی ڕاگەیاندنەکەدا هاتووە کرێکارانی ئێران دەتوانن بە تایبەت لە بارودۆخی ئێستادا کە کەشەکە لە هەر زەمانێکی تر لەبارترە با یەکێتی و یەکپارچەیی خۆیان لە سەرجەم بوارەکاندا سەرمایەداران و داکۆکیکارانی لە هەر شکل و شێوازێکیدا وادار بە پاشەکشە بکەن و لە هەمان حاڵدا ببنە تەکیەگا و پاڵپشت بۆ بەرەو پێشچوونی ناڕەزایەتی و خەباتی خەڵک بۆ ڕزگاربوون لە بارودۆخی فەلاکەتباری مەوجود. ڕژیمی داماوی ئیسلامی و سەرمایەدارانی زەبوونی ئێران و گیر خواردوو لە بارودۆخی شۆڕشگێرانە و شۆڕشی ژن ئازادیدا زانیویانە کە دەبێت چینی کرێکار و حقوق بگیران هەرچی زیاتر بە ناخی هەژاریدا ببنە خوارێ و ئیمکانی هەر چەشنە جوڵەیەکی شۆڕشگێرانیان لێزەوت بکەن. بەڵام کرێکاران لە زمانی کرێکارانی حەوتەپەوە وەها وەڵامیان داونەوە. چارەی ئێمە وەحدەت و تەشکیلاتە. چارەی ئێمە ئەوەیە کە نیزامی چەوسێنەری سەرمایەداری بڕوخێنین. چارە ئەوەیە کە کۆتایی بەم موناسباتە نایەکسانە بێنین. ئێمە کرێکاران دەبێ وشیارانە خەبات بکەین، بزانین کە بەرهەمی کار و ڕەنجی ئێمە دەبێت لە ئیختیار خۆماندا بێت، بەرهەمی ڕەنج و کارمان دەبێت بۆ ڕفاه و ئاسوودەیی بە کەڵک بێت. ئێمە دەبێت خەبات بکەین بۆ ڕزگاربوون لە موناسباتێک کە هۆکاری ڕۆژڕەشیمانە. ڕێکخراو بین لە دژی سەرمایەداری خەبات بکەین، خۆمان بەسەر چارەنووسی خۆماندا زاڵ بین و نەهێڵین بەرهەمی کار و ڕەنجمان بچێتە گیرفانی سەرمایەدارانەوە. یەکگرتوانە سەبارەت بە ژیانی خۆمان بڕیار بدەین. پێویستە دژ بە شۆڕای باڵای کار ئەم ناوەندە حکوومەتی و سەرمایە سالارە بوەستێنین و دەرگای ئەم ناوەندە و باقی ناوەندەکانی سەرمایە سالار بە قوڕ بگرین.